لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اجعلنا للمتقين إماما. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون. دیار لە بەرنامەیەکانی تر کە بەرنامەی 34-35دا باسی چۆنیەتی دیاریکردنی بواری کارکردن یان بواری پێشەنگ بوون کە باسی دوو خاڵمان کرد. خاڵ یەکەم لە بەرنامەی 33 باسمان کرد کە پێویستە ئەو کەسێ دەیەوێت بوارێک دیاری بکە بۆ ئەوی تێدا کار بکە یان بۆ ئەوی ببێتە کەسێکی پێشەنگدا پێویستە خوڵیا و ئارەزوو و خۆشەویستی بۆ ئەو بوارە هەبی کە باسمان کرد کە پێویستە ئەو خوڵیا و خۆشەویستیە لە مناڵی لە بۆ ئینسان کە هەیبی و هەروە لە بۆی دروست بکرێ و کاتێک دەچی ئیشێک دەکا کاتێک لەگەر ئازووی بگونجێ ئەم کەسە دەبتە هۆی ئەوەی هاندانێکی باش و تێیدا داهێنان و دەبتە کەسێک ئیبداعی تێدا دەکات. دوم خاڵ کە باسمان کرد کە بە پێویستە خاڵێکی تریش کە گوتمان خاڵی دووەم بریتە لەوەی توانای هەبێ لەم بوارە کار بکەم. ئینجا توانای جەستەیی بیان توانای عەقلی توانای هزری هەبێ لەم بوارێکە دەیەوێت تێدا کار بکە کە پێویستە ئەو توانایی تێدا هەبێ. ئەگەر بێت و دەبی بخۆی پرسیارێک ئاڕاستە خۆ بکە ئایا کاتێک دەچی لەو بواری دەیەوێت کار بکە یان لە بواری دەیەوێت بتە پێشەنگ ئایا دەتوانی کارەکە بکە ئایا تێدا سەرکەوتوو دەبی ئەو توانای هزری هەیە ئەو توانای دەستیەی هەیە یان توانای عەقلیە هەیە یا ئەم توانایی هەیە لە ڕووی زاکیرا کە دەیەوێت حەفز بکە. بۆ نمونە کەسێک دەیەوێت بتە حافز قورئانێک کە بە پەڕ و بە سەفحە و بە ڕەقەم و بە هەموو شتێک لەبەری بی بوارێکی زۆر خۆشە و حەزی هەیە و خۆڵیا هەیە بەڵام دەبی ئەم کەسە ئارەزوویەکی تەواوی هەبێ. ئارەزویش تەواوی لە پاش توانای هزریشی تەواوی هەبێ. توانای هزریەکەش بەخۆی دەزانێت توانایەکەی چەندە. من بڕوام وایە کە هەموو ئینسانێک دەتوانی قورئان لەبەر بکە. من بڕوام وایە هەموو ئینسانێک توانای هەیە قورئان لەبەر بکە بەڵام پێویستە بەرنامەی بۆ دابنێ. بەرنامەی بۆ دابنێ چونکە ژیانی ئینسان کە ژیانێک ئەگەر بێت فێرە قورئان بۆی قورئانت خوێن دەتوانی بە ئاسانی لەبەر بکەیت. بە ئاسانی لەبەر بکەی ڕۆژانە ئەگەر بێت و تکراری بکەیەوە ئاخیرەکەی دەتوانی لەبەر بکەیت. زۆر کەسێ لە تەمەنی 70 ساڵی 75 ساڵی زاروەیە نمونە هەیە باسی 80 ساڵی دەکەن. نمونەی هەیە کەسی نەخوێندەوار هەیە کە کەسی نەخوێندەوار هەیە کە کەسێک بە شوان بووە لە بەرمەڕی بووە بەڵام تەنها بەواسطەی کاسێت فێرە قورئان بۆ قورئانەکە هەموو لەبەر کردی و ئەسباری کردیە. بۆی دەرێم قورئان لەبەرکردن ئاسانە خوای پەروەردگاریت وەلەقەد یەسەرنا کە باسی قورئان دەکە خوای پەروەردگار ئاسانی کردووە. ئێمە باسی بابەتی قورئانیە بەڵام ئەم بابەتە کە کەسێ خۆڵیایی لەبەرکردنی قورئانی هەبێ و توانای هەبێ ئەوە زۆر تێدا سەرکەوتوو دەبێت دەتوانی کە بەلاپەڕۆ هەروە بە ئایات و هەروەها بە متەشابیه لەبەر بکە و هەر کە دەبین زۆر کەسێ تێدا ئیبداع و داهێنان دەکە بە شێوەیەک لە شێوەکان کە حافظێکی زۆر بلیمەتە هەموو شتەکانی تێ لەبەرە هەموو لەبەرەکان حتا متەشابیهەکانیشی لەبەرە حتا ئەگەر بێت و بەلاپەڕۆ و بە ئایەت و بە هەموو شتەکانی تێ لەبەرە ئەوە پێی دەڵێن حافظێکە کە ئیبداعی تێدا کردووە چونکە هەم توانای هەبووە هەم خۆڵیاییشیدا هەبووە. کەمە خاڵی ئەمڕۆ باز دەکەین کە سێم خاڵە بۆ ئەوەی ئەو بوارەی دەمانهەوێ تێدا کەسێک دە پێشەنگ یان ئەو بواری تۆ تێدا دەتەوێت دیاری بکەی کە لە پاشەوەی خاڵی ئارەزوو تێ توانات هەیە پاڵپشتیت هەبێ. پاڵپشتی هەبێ لەو بوارەی کە دیاری دەکەی. ئەم خاڵە لە کاتێک دەی جێبەجێ دەکەی. ئەم خاڵە لەو کاتەی جێبەجێ دەکەیت تۆ لە چەند بوارێک دەتەوێت چەند بوارێک ئارەزوو تێدا هەیە. چەند بوارێکی زیادە ئارەزوو تێدا هەیە. بواری یەکەم، بواری دووەم، بواری سێم ئارەزوو تێدا هەیە. هەروە کاتێک تەماشا توانای خۆش دەکەی توانای یەکەم دەتوانات هەیە لە یەکەم، توانات هەیە لە دووەم، توانات هەیە لە سێمیشدا. کاتێک دی ئەم سێ ئۆپشنت هەیە یا ئەم سێ اختیارەت هەیە ئەم سێ هەڵبژاردنت هەیە ئایا ئەم یەکەم هەڵبژاردن دیاری بکەم ئەم بوارە دیاری بکەم یا ئەم بوارە دیاری بکەم یا ئەم بوارەی سێم دیاری بکەم کە دەبینیم خوڵیا و ئارەزوم لە بواری یەکەم هەیە لە بواری دووەم هەیە لە بواری سێمیشە توانام لە هەر سێشیان هەیە بەبێ یەکسانی بە شێوەیەکی یەکسان لەو کاتەی پێویستە بگەڕێ ئایا کامیان پاڵپشتی بەهێزی هەیە. پاڵپشتی مەبەستم هەیە پاڵپشتی لە خۆت ئەو پاڵپشتی لە خۆت دەبینی کە پاڵپشتی بۆ ئەو بوارەی هەروەها یان پاڵپشتێک تێ لە ماڵەوە پاڵپشتی دەکەن بۆ ئەو بوارە کە بواری ڕقم 1 یان ڕقم 2 یان ڕقم 3 یان دەوروبەرەکەت کە پاڵپشت دەکە لەو بوارە یان کۆمەڵگایەکەت دەکە پاڵپشت دەکا بۆ ئەم بوارە. بۆیە
ئەگەر بێت و لەم کاتە ئەم خاڵە زێبەزێدەکە گوتمە لە ئارەزوودا لە توانایەکاندا لە چەند بوارێکی جیازیا وەکو یەک بوو. بۆ نمونە کەسێک توانای هەیە ئارەزووی هەیە ببێتە پزیشک، ئارەزووی هەیە ببێتە هەندەسەی تەواوکە، ئارەزوویشی هەیە ببێتە کەسێکی محامی، توانای هەیە حەزی ئارەزووی لەم سێشتە هەیە. لە پاشەوەی تەماشا دەکە ئەم سێشتە لە توانایدا هەیە، دەرەزەکەشی هینا، دەرەزەکەش پزیشک وەردەگری، هەندەسەش وەری دەگری و هەروەها بە هەمان شێوە کۆلێژی یاساش وەری دەگری. کەواتە حەز و ئارەزووی هەیە، تواناشی هەیە. ئێستا کە دەرفەتیشی لە بۆ هاتیە تەماشا دەکە ئایا لەم سەیانە کامیان بیکە پاڵپشتی هەیە. پاڵپشتی تەماشا دەکەی باوکی دکتۆرە، کەواتە پاڵپشتیەکی دەعمێکی تەواوی دەکا و لە ڕووی زانستی مەبەستمەوە نیە، لە ڕووی زانستی دەعمێکی تەواوی دەکات، ڕێ ئاراسەی لۆ دەکات، دەتوانی بە ئاسانتر بگاتە مەبەست، بە ئاسانتر لە بوارەکەیدا بەسەر بوارەکەی دازاڵوی. بۆ لەو کاتە پێویستە بوارەکەی هەڵبژێری، بە هەمان شێوەگەر بێت و کۆمەڵگایەکەی دەعمی پاڵپشتی ئەو بابەتەی دەکرد لە ڕووی چی، لە ڕووی مەکانەت دعمی ئەو شوێنەی دەکرد، لە ڕووی مەکانەت دعمی چی دەکرد، دعمی پزیشکی دەکەیان، دعمی هەندەسەی دەکەیان، دعمی کۆلێژی یاسا دەکە. بڕێونەوەی لە ڕووی کۆمەڵگات بێت و کەسێک دەرێزێکی هۆبەرز بێ، توانای هزری هەروەها ئارەزووشی هەبی لە هەر سێکیان پزیشکەکەی دیاری بکە باشترە، لەبەر ئەوەی دعمێکی چی هەیە، دعمێکی کۆمەڵایەتی گەورەی هەیە، دعمێکی کۆمەڵایەتی گەورەی هەیە و کەسانێک کە دەستنەوشێ بۆیە پێویستە لەو کاتی اختیاری چ بکە، اختیاری ئەو شتە بکە کە پاڵپشتی هەیە. ئینجا پاڵپشتێکە گوتمان خۆی خۆتە یان نەماڵیوە یان لە دەوروبەرتە یان لە کۆمەڵگایەکە. بۆیە ئێمە باسی ئەوەی دەکەین کە پێویستە یارمەتی گەنجام درێن بۆ دەعمکردن، بۆ پاڵپشتیکردن لەو بوارەی کە دەیان هەوێ لە داهاتوودا تێیدا کار بکەن. کە دایک و باوک بەڕاستی یەک لەو شتانێک کە دەعمی منداڵەکانیان بکەن، پاڵپشتی منداڵیانکانیان بکەن. کاتێک ئارۆزیان لە بوارێک هەیە و تواناشیان هەیە، پاڵپشتیان لێ بکەن بۆ فورەسی دەرفەتی ئیشکردنیان لە بۆ بدۆزنەوە. هەروەها خزم و دۆستانیش بە هەمان شێوە ئەگەر بێت و کەسێک هەیە، خزمێک هەیە، دۆستێک هەیە، دەبینی ئەو کەسە لە کۆلێژێک لە کۆلێژەکان تەواو دەکات، تۆش نووسینگەیەک هەیە یان شەریکەیەک هەیە، پێش ئەوەی ئەو گەنجە کۆلێژ تەواو بکەم مژدەی ئەوەی بدێ، ئەگەر بێت و تەخەڕوز کردووە لە لای من کار هەیە، لە لای من ئیش هەیە، لای من دەتوانی کار بکەیت. ئەمە بەڕاستی دەعمێک و پاڵپشتێکی زۆر چاکە. هەروەها وڵات دەبێ ئەم پاڵپشتێ دروست بکە، کە وڵات یەک لەو شتانی کە وڵات دەبی پاڵپشتی بۆ هەموو بوارەکان دروست بکە. وەکو باسی سیستەمی سوێدی دەکەین، ئەم سیستەمی سوێدی هینا هەرێمی کوردستان سیستەمێکی سقەت کە بە سقەتی جێبەجێیان کرد. بڕۆ سیستەمی سوێدی چۆنە؟ کاتێک سیستەمی سوێدی تەماشا دەکەین، هەر لە کاتی ئەگەر بێت و هەر بوارێک لە بوارەکان، هەر لە بوارێک لە بوارەکان ئینجا چ بوارێک تۆ مێچکرد لە بۆ دەچی، ئەم بوارە وڵاتی سوێد بۆ ئەم کەسە دابین دەکە. بۆ گەنجەکانی بەڕاستی پاڵپشتێکە و دەعمەیەکە کە کاریان بۆ دەبینەوە. سەیرم پێدێ ینی کۆمەڵە کەسێک لە هەرێمی کوردستان و یان لە عێراق یان لە شەرق ئەوسەط دەستنە ئەوروپا لەوێ هەڵەی کارکردن و پشتیان هەیە، پاڵپشت دەکرێن، دەعمیان دەکرێن بۆ ئەوەی نەو بواری کە حەز و خوڵیان هەیە و هەروە توانێت تێدا کار بکەن. لێرە بۆ نییە ینی گەنجێک دەبینین کە کۆلێژ داوا دەکەم بەڕاستی زۆر ڕەشبینەکەی لە چییە؟ لەوەی نی ئارەزووی هەبووە کە ئەو کۆلێژە تاوانەکە، ئارەزووی هەبووە، هەروە توانایی جەسەرچەیی و توانای عەقلیشی هەیە، بەڵام کاتێک دەبین هیچ پاڵپشتیەکی نییە، بۆ ئەوەی کار بکە لەم بوارە. کاتێک دێت تەخەڕوز دەکات لە بوارێک لە بوارەکاندا، تەنها ئێستا کە تەنها یەک بوار کە توانای ئیشکردنی تێدا هەیە کە ئیشکردنەکەیان لە بۆ خەڵک تێدا بەجێشکە کە خەڵک وازای ئیشکردن تەنها بریتە لە دامەزراندن، کە ئێستا کە خەڵک بەو شێوە بیر دەکاتەوە کە ئەو بیرکردنەوەش بۆ وا دروست بێت لەبەر ئەوەی کەرتی تایبەتی کارتێکی مردیە، کەرتێکە بەڕاستی کەرتێکی زیندوونی نەتوانی جێگای کەرتی گشتی بگری. ئەگەر بێت و جێگای کەرتی گشتی کرد بە ئەو گەنجانەش بە هەمان شێوە کاتی تەخەڕوجیان دەکرد، ئەو کۆمپانیە و هەروەها نووسینگانە بەڕاستی شەڕیان لەسەر خەریزەکان دەکرد. بۆیە ئەم دەڵێم یعنی گەنجێک چەند دڵی خۆش دەبێ کە کاتێک کۆلێژی تەواو نەکردیە شەریکەیەک بچی عەقدی لەگەر بکە، بچی بۆندی لەگەر بکە. ئەمە دەبتە هۆی ئەوەی پاڵپشتیەکی زۆر گەورە بۆ ئەو گەنجە. کەسێک کە دەبینی محامیەکی زیرەکە دەزانی ئەوائیلە، ئەو نووسینگێ ئەو شەریکە دەستی درێت دەزانی لە کۆلێژی یاسا کەسێکی زۆر بلیمەتە، خاستە زۆر زیرەکە. لە ئێستا قوتابیە، قۆناغی چارە، لە پاش ساڵش کە دەبتە 5 تەواو دەکات کە قۆناغی 5 ساڵی زوڵمێکی ستەمێکی گەورە بوو لە قوتابیەکان کرا. بەڵام ئەگەر بێت و بەو شێوەش بی دەچی عەقدێک دەکە کاکە ئەگەر بێت و تۆ تەخەڕوس کرد ڕاستەوخۆ تۆ کار لە لایمە هەیە،
عقدەکە هەموو شتێک تێدایە مافی تێدا هەروە چەندی دەدا عقدەکەش بۆ ماوەیەکی دیاریکراوە هەروە کاتێک کەسێک لە هەندەسە میکانیشە یان لە هەندەسە کارەبایە لە هەندەسە سۆفتوێر و ئەو بابەتانە لە هەندەسە معماریە لە هەندەسە مەدەنیە بە هەمان شێوە پێش ئەوە تەخەڕوز بکە کەسێک نووسینگەیەکی عقارات دەسی عقدێکی لەگەر دەکا ئایا کەسە دەوڵەمەندەکانی ئێمە گەیشت ناو عەقلیەتە نەخێر نەگەیشت ناو عەقلیەتە کاتێک نەگەیشت ناو عەقلیەتە کاتێک نەبووینە پاڵپشتی بۆ کەسێک کە داهێنا بکە بۆ کەسێک کە بەڕاستی بتوانی کە ئیبداع بکە یان کەسێک ئەو کەسانی کە مزگەوت دروست دەکەن لە کۆمەڵە کەسێک بگەڕێن بچنە کۆلێژی شەریعە تەمەشا کۆلی شەریع بکە کە کەسێکمان دەوێت بۆ مواسەفاتە کە کەستان هەیە سارشکە تەخەڕوز بکە کەسێک بێ حافظ قورئان بی کەسێک بێ هەروادەن خۆش بی کەسێک بێ وتار بێژ بی کەسێک بی کە موسڵمانێکی ڕێک و پێک بی کەسێک بی کەەوە ئەوائیل بێ ئێمە بەڕاستی مزگەوتەکەی خۆمانی تەسلیم دەکەین و هەروەها کە کەسێکی لەگەر و عەقدێکی لەگەر دەکەین لە پاش بە شێوەیەک لە شێوەیەک بەخۆشمان کە معاشی لە بۆ دەبڕینەوە ماگەنە ئایا زەنگینەکان بەو شێوەی فکریان کردۆ کەسە دەوڵەمەندەکان بەو شێو خزم و دۆستانی ئەم گەنجە بەو شێوە فکریان کردەوە نەخێر بۆ شێوە فکریان نەکردەوە بۆی نەبووینە هۆی پاڵپشتی بۆ گەنجەکان بۆیە گەنجەکان سەری خۆیان هەڵدەگرن هەر یەکێک لە ڕووی لە دەوڵەتێکە و لە شوێنێکە چونکە ئارەزووی هەبووە لە بوارێکدا کار بکە تواناشی هەیە بەڵام ئەو توانایە کاتێک پاڵپشتی نەبوو چی بکە کاتێک پاڵپشتی نەبوو کاتێک تەخەڕوز دەکە ئەو تەخەڕوزکردنەی لەو بوارەیە کە چەند ساڵە تەخەڕوزی کردو کارێکی نییە کە دەبینی ئێستاکە خەریزی طبیش بە هەمان شێوە کێشە ئەوان هەیە کە بەڵام ئەوان بە شێوەیەک لە شێوەکان لەبەر ئەوەی کە بواری تەندروستی بوارێکی واسعە ڕۆژانە دووبارە دەبتەوە کە ئەم کێشیانی دەچن لە دەرەوە لە شوێنێکی تایبەت ئیش دەکەن بەڵام ئەوەکانی تر کە کۆلێژیان تەواو کردیە ئەوەکانی تر هەموو دەمێنێنەوە بە زۆربەیان دەمێنێنەوە کە بەڕاستی کە تووشی چی دەبین کە کۆمەڵە گەنجێکی بێکارمان بۆ دروست دەبی سەرنجامی سەرنجامی ئەوەی نییە حەز و ئارەزووی نەبووە حەز و ئارەزووی هەبووە سەرنجامی ئەوەی نییە توانای نەبووە تواناشی هەبووە بەڵام سەرنجام پاڵپشتی نەکردنە لەلایەن دایک و باوک لەلایەن خزم و دۆست لەلایەن کۆمەڵگایەکە لە پاش ئەوەی لەلایەن ئەو سیستەمەی کە ئەو دەوڵەتەی کە حکومڕانی ئەو شوێنە دەکە کە پێویستە فکر لە پاڵپشتی گەنجامکەوە بۆی بۆ زیادکردنی پاڵپشتی بە هەمان شێوە ئامۆژگاری ئەو کەسانە دەکەم کە دەیانهێ بنە کەسێکی پێشەنگ و هەروە بواری کارکردن بۆ خۆ بدۆزنەوە کە عیلاقا سنووری پەیوەندیەکان بەهێز بکەن و سنووری پەیوەندیەکان فراوان بکەن لەسەر ئەساسی ئەو پەیوەندیانە کە ئینسانەکانیان دەرفەتیان بۆ زیاد دەبین خاڵیش تر کە خاڵی چوارەمە کە دەرفەت کەیەک لەو خاڵانەی کە دەبتە هۆی ئەوەی تۆ بوارەکەی خۆت دیار بکەیت ئارەزوو یەکەمیان باسمان کرد توانە دووەمیان دیارمەکرد هەبوونی پاڵپشتی لە پاش ئەوەی دەرفەت کە پێویستە ئەو بوارەی تۆ دیاری دەکەی لە داهاتوو دەرفەتی هەبی دەرفەتی کارکردن وەکو کارکردن یان دەرفەتی پێشەنگ بوون ئەو دەرفەتی کارکردن دەتوانی هەر کارێک هەڵبژێری کە دەبین لە مستەقبەلدا دەرفەتی هەوە بۆ نمونە ئەگەر بێت و 50 ساڵ بسینەوە پاشەوە کەسێکمان نەبووە بە ناوی ئایتی کەسێکمان نەبووە بەوانی سۆفتوێر و ئەو بابەتانە بەڵام ئێستا کە ئەو بابەتە دەبینین لەمە دەرفەتێکی زۆر گەورەیە کەسێک بێت لە سۆفتوێر و ئەو بابەتانە چیە کار بکات و هەرەوە بتێ کەسێکی ئایتی ئەو بابەتانە بۆی ئەم بوارە دیاری بکە لە دەرفەتی کارکردن تێدایە یەکەمیان کە تو دەتەوێت دەرفەت هەبی یەکەمیان ئەو بوارە دیاری بکە کە دەرفەتی تێدایە بۆ خزمەتکردن دومیان ئەم بوارە دیاری بکە یان بۆ کەسێک ئەگە بێت و تەنها دەوێت کار بۆ خۆ بدۆزدەوە لە بوارێک دیاری بکە لە مستەقبەلەن لە داهاتوودا کاری تێدایە کە سەردەمێک خەڵک هەموو ڕووی لە حامات کرد سەردەمێک خەڵک هەمووی لە زمانی ئینگلیزی کرد سەردەمێک خەڵک هەمووی ڕووی لە بابەتێکی دیاریکراو کرد بەڵام تۆ بیر بکەوە ئایا ئەو کارەی یان ئەم بوارەی تۆ دەتەوێت دیاری بکەی توانای کارکردن تێدا هەیە لە مستەقبەلەن توانای یعنی بواری کارکردنی دەرفەتی هەیە ئەو بوارە ئەگە بوارەکە تێدا بۆ خزمەتکردن بڕۆ ئەگەر دەتەوێت تۆ داهێنان بکەیت تەنها لەسەر ئەساسی ئەوە نییە تۆ دیاری دەکەی کاری تێدا بکەیت دەرفەتی کارکردن بەڵکو دەرفەتی داهێنان جودایە لەسەر دەرفەتی کارکردن لەوانەیە دەرفەتی کارکردن زۆر واسعتر بی لە دەرفەتی داهێنان بۆ نمونە ئێستا کە دەبینین کەسێک پزیشکەکان هەموو دەرفەتی کارکردنیان هەیە بەڵام تۆ دەبی کاتێک دەمهێ بمە پزیشک ئایا دەرفەتی داهێنانی تێدا بە هەمان شێوە بۆیە تۆ دەبی فکر لە پێشەنگبوون کەیوە لێرە ببێ کەسێک چیەوەڕاستی دەست جێگای دەستە دیاربی بۆ پڕکردنەوەی کەم و کوڕیەکانە کە داهێنان بۆ ئەوە نییە بۆ خزمەتکردن بۆ پڕکردنەوەی چیە بۆ پڕکردنەوەی کەم و کوڕیان ئەم بوارێ دیاری بکات کە توانای پێشبڕچێت هەیە لە بینی هاوشێوەکانت زۆر جار هەیە
چەندەها کەس خۆ خەڵک هەوڵەدا ببتە کەسێک کە داهێنام بکات تۆ دەبی توانات هەبی دەرفەت هەبی لەم وارەی ئەو وارەی کە دیاری دەکەی دەرفەتی پێشبڕچێ توانای پێشبڕچێکردن هەبی کە توانای پێشبڕچێکردن هەبی کەواتە دەرفەتی پێشبڕچێکردنت هەیە لەم بوارە ئەگەر بێت و دەرفەت هەبوو ئەمە کارێکی زۆر چاکە و زۆر باشە. دوو بوارمان هەیە، دوو مەرزمان هەیە لە بواری گشتی پسپۆڕی، هەروەها بوارێکمان هەیە بۆ ئەوەی داهێنە بواری پسپۆڕی گشتی لەگە بواری تایبەتی کە ئەو کەسانی دەیان هەوێ داهێنا بکەن زیاتر لە بواری تایبەتیەکەیە. بەڕاستی ئەم سەردەمێکە پێ سەردەمی تەخەسوس، سەردەمێکە تەخەسوس وەکو سەردەمێک نەمایە گەر بێت و بگەڕین و سەردەمی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی لەوانەیە لە کتوبی فقهدا چەند کتێک بە بەسەر دەست ژمێر دەکران، چەند کوڕاسەیەک بەو کوڕاسانەش لە چەند پەڕێکی بچووک و لە بابەتانە بوونە کە ئینسانەکان دەیانتوانی بیخوێنەوە لەبەریەکەم بۆ بابەتەن، بەڵام کەسێک دێ لەو سەردەمە دەیهەوێ ناتوانانی پسپۆریەکی گشتی هەبی، پسپۆریەکی تایبەتی هەبی، تایبەتی لە بوارێک لە بوارەکان بۆیە دەبینی ئێستاکە لە بواری پزیشکی زۆر تەخەسوسی تایبەت هەیە، هەروە لە بواری هەندەسە، هەروە لە بواری بایۆلۆژی، هەروە لە بواری فیزیا، لە بواری کیمیا خاستەوانی کە دکتۆرا ئەو بابەتان دەین، حتا لە بواری شەریعەتیشدا زاروێ تەخەسوسە لە بوارێکی زۆر تایبەت دەین و ئەوش پێ دەرین کە بتوانی ئیبداع تێدا بکەین. هەرچەندە پێویستە هەرچەندە بوارەکە نوێبی و تازەبی پێشەکبووی تێدا ئاسانە ئاگادارەوە، یعنی ئەو بوارانەی کە تازە دێنەکەوە تازە خەڵکێکی کەم تێدا کار دەکەن ئەم بوارە زۆر خەڵک نەچوویتە ناوێ ئەو بوارە دەبتە هۆی ئەوەی پێشەنگبوونی تێدا زۆر ئاسان شتێکی نوێ یعنی تەنها ئیبداعێکی کەم تێدا بکەین، هەوڵێکی کەمی تێدا بکەین کەواتە تۆ دەبیە سەرمەشق. بەڵام ئەو بابەتە کۆنانەی کە لە قەدیم باسکرانەوە بەڕاستی مادیبوونێکی زۆری دەبی هەروە خەڵکێکی زۆریشدا ئەو بابەتیان باسکرێ کە سەرمەشق بوون و پێشەنگبوونیشدا لەو بوارانە زۆر ئەستەمە تەنها تۆ نەقلی معلومات دەکەین، نەقلی معلوماتیشدا کەواتە تۆ لە علمەکەدا ئیبداع تێدا نەکردو. تەنها زۆر کەسی ئێستاکە کە بابەتی کۆن دێ باز دەکە بەڵام بە شێوەیەکی نوێ باز دەکە ئیبداعەکەی لە شێوەی گەیانەکەی ئیبداعەکەی لە علمەکەی دانیە، بۆی دەرێن لە بابەتە نوێەکان دەتوانین داهێنان بکەین، بەڵام لە بابەتە کۆنەکان بەڕاستی زۆر ئەستەمە بتوانین داهێنان تێدا بکەین. بۆ دیاریکردنی بواری دەرفەت کاتێک دەمان هەوێ دیاری بکەین دەبی لەسەر ئەساسێکی زانستی بی، لەسەر ئەساسێک بی کە لەسەر ئامار و داتا و ئەو بابەتانە بی کە پێویستە شوێنی مختص بۆ بابەتە هەرس بستن. ئایا دەرفەت لە پاش بابرێن ئێستاکە 2023 ئایا ساڵشکە بۆ 2020 دەرفەتی ئیشکردن لە چ بوارێکە، چ بوارێک دەتوانی ئینسان ببتە تێدا پێشنگ، ئایا پێویستە گەزەکان ڕوون لە چ بکەن، ئەمە هەموو پێویستی بەکارکردنە. هەروە دەرفەتیش دوو جۆری هەیە کە پێویستە ئەو دوو جۆرە یەکەم ئامادە کراوە وەکو ئامادەکراوە تو هەتە خەڕوز دەکەی و ڕاستەخۆ دەستت دەگرون لەسەر کارکردنت دادەنین. ئەوە بوارێکە لە بوارەکان وەکو پزیشکی و سەربازی هەتا ئێستاکە کە دەبین لە هەموو وڵاتان ئەو دوو بوارە ڕاستەخۆ ئینسانەکە دەکەوێتە سەرکار، خاصن لە وڵاتانی کە بێ سیستەمن، لە وڵاتانەی بێ سیستەم، وەڵام کە وڵات ئەگەر بێت و سیستەمی هەبوو هەموو ئەو کەسانەی کە بوار و پسپۆریەکی تایبەتیان هەیە کاریان بۆ دەبینرێتەوە، بەڵکو هەموو ئینسانێک کە ئەگەر بێت و سیستەمێکی ڕێک و پێک و عەدالەت هەبوو پێویستە هەموو ئینسانێک کاری هەبی کە بۆ ئەوەی ژیانێکی سەربەرزانەی هەبی. بۆیە لێرە لەسەر ئەساسی ئەو بنچینەی کە تەمەشا ئەو مەناطیقی کە موسڵمانانە و هەرەوە مەناطقانە دەکەین کە بە شێوەیەک سیستەمێکیان نییە کە لەسەر بڕۆن، دوو دەرفەتێکی ئامادەکرا وەکو پزیشکی و سەربازی هەردەمای تۆ تەخەڕوز بکەی لە پزیشکی خاستن پزیشکی گشتی ئێستاکە کە ڕاستەخۆ کەسەدا دەمەزرێ، هەروەها سەربازیش هەردەمایەکی کولی عسکەری لە پاشەوەی تەخەڕوز کرد ڕاستەخۆ ئیدی تۆ دەبیە شوێنێک لە بۆ دیاری دەکەن. هەندێک دەرفەتی ئامادە نەکرا و ئەو دەرفەتانەش کە هەموو ئەو شتانی تر دەگرێتەوە دەرفەتی ئامادە نەکرا، ئەوە لەسەر ئەساسی توانای ئینسانەکە دەگونجێ، لەسەرەوەی خولگیای لە بۆ کارەکەی خۆی، هەروەها توانایی لە بۆ کارەکەی خۆی، هەروەها پاڵپشتەکەی چۆنە و هەروەها چۆن دەتوانی ئەو دەرفەتانە بخۆستەوە بۆ ئەوەی بتوانی بەڕاستی ئەو دەرفەتە بۆ خۆی بەکاربێنی بۆ ئەوەی بگاتە کاری خۆی ببێتە پێشنگ. ئەوەش لەسەر ئەساسی زانست و دەبێ ئەوە کەسە زانستی هەبی و هەروەها ئەزمموی هەبی کە ئەو دوو بابەتە زۆر کە کاتێک کەسێک دێ مقابلەی کەسێک دەگا بۆ کارێک کەم باسی کارکردن چکە ئەو بابەت هەم باسی کارکردن و هەم باسی پێشنگ بوونە کە کەسێک دەیەوێت کارێک بداتێ کەسێک لە دووش دەکڵتەوە. یەکەم زانستە چییە؟ ئایا تەخەڕوز چییە؟ شەهادە چییە؟ لە پاشەوەی ئایا خزمەتە چییە؟ ئەزمونەکانت چییە؟ هەر بۆ بەش ڕاوەناستن ئەو کەسانی کە مقابلەی خەڵک
کۆڵێک دەکەن دەتوانی کە تەلەفۆنێک بۆ ئەو شوێنێ بکە بۆ ئەو نووسینگە بکە یان کۆمپانیە بکە فلان کەس لایەنگۆ بوو چۆنە یان ئەگەر بێت و لە کارەکە لادراوە بۆ لە کارەکە لادراوە یان ئەگەر بێت وازی نهێن بۆ وازی نهێناوە سەبەبێکی دیاری کراوە یان لە کەسەکە دەپرسی بۆیە لەسەر ئەساسی زانست و هەروە لەسەر ئەساسی ئەزمون ئەو دەرفەتە ئامادە نەکراوانە دەتوانی تۆچیە تۆ بەدەستی بینی کەواتە ئەم چار خاڵی باسمان کرد خاڵێکی ترمایە ئینشاءڵڵا لە بەرنامەیەشتر باسی دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.